بە ڕێبەراتی بازرگانی کەلوپەلی خۆراکی سلێمانی هەمیشە لە خزمەتی هاوڵاتیان بووە و ئەو حەسە مقرڕەی کە لەلایەن وەزارەتی بازرگانی عێراقمان دیاری کرا ئێمەش خۆشبەختانە وەکو بە ڕێبەراتی بازرگانی خۆراکی سلێمانی هەستاین بە دابەشکردنی ساڵی 2022 حەسەی یەک وەجبە یەک مانیەکە لە 6 مادە پێگاتوو کە بریتیە لە 3 کیلۆغرام برنج 1 کیلۆغرام شەکر 1 لیتر زەیت 500 غرام فاسۆلیا 500 غرام دەتکردنەوە 500 غرام دۆشاوی تەماتێکە پیان لە قوتوویەکە لەگەڵ کە باسمەم 6 مادەیە دابشمان کرد سەتاسەری عێراق سەتاسەری هەرێمی پارێزگای سلێمانی کە سنووری ئیدارەکەمان لە پارێزگای هەڵەبجە ئیدارەی گەرمیان و ئیداری ڕاپەڕین و ناو پارێزگای وەزارەتی بازرگانی عێراق بڕیاردرا کە بۆ مانگی ڕەمەزانی پیرۆز 2 وەجبە خۆراک دابشکێت کە ئەوان پێڵن سەلەی ڕەمەزانی ئێمەش خۆشبەختانە پێڵێن وەجبەی یەک لە مانگی سیا وەجبەی 2 لە مانگی چوارە ئێمە خۆشبەختان هەرو خۆمان بەرنامەی خۆمان وەجبەی 2مان دەست پێ کردو کەیسەکە پێڵێن وەجبەی ڕەمەزانی وەجبەی یەکە مادەکانمان تقریبەن شەکر 170 دابشکراوە زەیت 120 دابشکراوە برنج 115 دابشکراوە ئەوەی کە بماناتە دۆشا و لەتکردنێکی جوازام 100 دابشکراوە بەردامیشتەمین ڕۆژان پێی ئەو مادانێک لەلایەن وەزارەتی بازرگانی عێراق بۆ ئێمە دێت ئێمەش خۆشبەختانە دابشکەین بە وڵاتانی ئەو سنە کە باسمان کردو ئەو 6 مادەی کە بەس ئەم مادە ئەم جاریان لە باتی فاسۆلیا نیسکی تدای وەختانە ئەو لەم چەند ڕۆژی پێشوە لەلایەن ئەنجومەنی وەزیرانی عێراقەوە هەم ئەنجومەنی نیشتمانی عێراقەوە بڕیاردرا کە حەسەی خۆراک زیاد بکرێت بڕەپارێکی زیاتر تەرخان کرد بۆ کردنی بەشە موادی غذایی مەسەل لەسەر هاوڵاتیان پێڵەن بەشە خۆراکی هاوڵاتیان خۆشبەختانە سلێمانیش بەشێکە لە فەرعانەی کە عێراق شمولی ئەو قەرار دەکات ئەو بەپێی ئەو ڕێنمانەی کە ماناتەوە ئەو تعلیماتیمان هاتووە داوایان لێکردین کە حەسەی دوای ئەم دوو وەجبەی مانگی ڕەمەزان وەجبەکان زیاد دەکرێت خۆشبەختانە ئێمە چاوەڕێی وەڵامی وەزارەتی بازرگانی عێراقین ئەو ئەوانش کە زیاتر خۆی لە 13 مادە بینێتەوە هەچ کاتێک بە نووسای ڕسمی و کرا خراپ باری جێبەجێکردن لە وەزارەتی بازرگانی عێراق ئێمەش خۆشبەختانە لە دەستەکەی جێبەجێکردنی بە ڕێخانی وەزارەتی بازرگانی عێراق ئەوانەی کە زیادەکەی بریتە لە شیری مناڵ شیری گەورە لەگەڵ پێڵەن مەسحوقات تایت و سابونوانە لەگەڵ سیری عەجەم و تقریبا 6 مادەی کە زیاد کراوە مادەکان